ئێمە کولیژان باشەکانی قایمقامەتی سلێمانی لە ماوەی مانگی ڕەمەزانی پیرۆزە بە وردی چاودێری بازاڕەکەین بۆی کە ئەو کاڵاو خۆراکانەی کادرێ بە هاوڵاتیان سەلامەت و تەندروست بن و بەسەر نەچووبن شیای خواردن بۆ بەکارانەی هاوڵاتیان لە ئێستاشا کە نزیکی جەژن ڕەمەزان بووینەوە وەکو بەڕێز ئاماژەت پێیاد ڕۆژانی جەژن قەدەغی هاتشویە تەڵەبێکی زۆر لەسەر کاڵاو شتومەکان هەیە لە بازاڕەکانی سلێمانی بە وردی چاودێری ئەو خۆراک و کاڵانە ئەکەین ئەوەی تێبینیمان کردووە مای خۆشحاڵیە بەشێکی زۆری شوێنەگەشتەکانی پارێزگای سلێمانی پابند بە جێبەجێکردنی ڕێنمایەکان لە ڕووی نرخ و لە ڕووی کوالەتی و لە ڕووی سەلامەتی خۆراکەوە ئەو بڕیارەی لە وەزارەتی ناوخۆ دەرچووە وەکو پارێزگای سلێمانی ڕوونکردنەوەی لەسەرراوە لە پارێزگای سلێمانی تێباری جێبەجێکردنەوە ئێمە وەکو لیژنە باشەکانی قایمقامەتی سلێمانی بە سەرپەرشتی بەڕێز قایمقامی سلێمانی لە ڕۆژانی جەژنە لەسەر ئەرکەبین لە ئەرکابین بۆی کە ئەو ڕێنمانە خۆی جێبەجێکردن ئەو شوێنانی کە پێ ڕێنمایەکان ڕێگەپێدراونیە لە ڕۆژانی جەژنابێ بۆ ماوەی 72 کاتژمێر دابەخرێن. کەواتە پرسیارەکە بە دیاریکراوی قەسابخانەکان ناناوەخانەکان مارکێتەکان لە ڕۆژانی جەژنە لە شاری سلێمانی ئەکرێتەوە؟ نەخێر لە ڕۆژانی جەژن و شوێنە هەمویان داخرێت بەڵام بەنسبە ئالوێی سلێمانی وەزارەتی کوشتخاڵ بڕیاریەوە تەنها یەکەم ڕۆژی جەژن دابەخرێت لە ڕۆژانی دووەم و سێمی جەژنە ئالوێی سلێمانی ئەکرێتەوە بەڵام شوێنەکانی تر هەمووی داخرێت. داوا لە هاوڵاتیانەکەین کە یەن سەردانی بازاڕەکان هەوڵبان بە زووترین کاشتەکانیان بکردن و قەرباڵقی دروست نەکەن و نێوانی هەر هاوڵاتیە کە هێشتاکرێت لە مەتێ بۆ 2 مەتر کەمتر نەبێت بۆی بەریەکەوتن کەم بێتەوە و پارێزراو بن. Kodakişi bir var.